عزیزان میوان و خۆشەویستەکان هەموو لایەکتان بەخێر بێت. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبوونەوە بۆ ئەوە دوایی ماڵاوای خۆمان لە هاوڕێی عزیز و خۆشەویستمان ماجید ئیلاهی بکەین. پێش هەموو شتێ سەرخۆشی خۆمان، ئاراستەی فەرانێکی خۆشەویست، هاوسەری عزیزی لونا و باشوانی خۆشەویست و هەروەها سەرجەم کەس و کاریان لە بانە و لە هەر جێگایەکی تر هەن، هەروەها لە هەموو هاوڕێیانی دوور و نزیکەکەی خۆمان بە هاوبەشی ئەم خەمە قورسە ئازانین و یادی ئازیزی ماجید بۆ هەمیشە لە دڵی ئێمە ئامێنێتەوە. دەبێ بژین هەندێک کات لەگەڵ گوڵێکی سوور، هەندێک کات لەگەڵ دڵێکی تەنگ، هەندێک کات لەگەڵ هیوایەکی کەم. لە دوایین ڕۆژەکانی ژیانی لەگەڵ ماجیدی خۆشەویست بە دڵێکی تەنگ و هیوایەکی کەم و ژیاین و چاوەڕوانی موعجزەیەک بووین. ماجید ساڵان و ڕۆژانێکی زۆر بە دەرد و ئازارێکی جەرگبەر لەگەڵ نەخۆشی ماڵوێرانکەری سەرەتان ململانەیەکی نابەرابەریە کرد. هیلاک لە تاو ئێش و ئازاری بێمیزان، هیلاکی لە دەستدانی ڕۆژانی داهاتوو، ئەو ڕۆژ و ساتانەی کە دەیزانی لە داهاتوودا لە ئازیزانی دوورەکەوێتەوە. پەرۆشی وەدی نەهاتنی ئاواتەکانی بوو، دەرونی بریندار بوو، جسمی پڕ لە ئێش و ئازار. بەڵام سەرەڕای هەموو ئەو کاتە هەستیارانە هیوا بڕاو نەبوو، دڵخۆشی کەسانی دەوروبەری خۆیەدایەوە. چاوەکانی پڕەبوو لە فرمێسک، بەڵام دەیوت باشە، باشترە بم، ئەمڕۆ باشترم. هێندە دڵمان بۆ دێڕانە خۆش بوو و ئاواتمان بڕواکردن بوو. بەڵام بەداخەوە زۆری پێنەچوو کە نەخۆشی سەرەتان چۆکی بە ماجیددا. بێدەنگ بوو، دوایین هەناسەکانی کێشا و چاوی چاوەڕوانی لێکنا، چیری ئازاری نەما، دڵی پڕ لە ئاواتی لە لێدان کەوت. ماجیدیان زۆر بە پەلا ئەڕۆیت، زۆر بە پەلە بوویت، بەڵام ئێستا بە حەسێوە ماجیدیان ماڵاوە. شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو من ژی لەمە مەوژی لەمای دوای ئازاران ئەو لێ پژان دیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان.
یاد باد یاد عزیزتان، یاد باد یاد عزیزتان، ای گرامیان ای مبارزان، در رهی که خود بود عزیز، ای دلاوران یادتان کنیم بامدادان به سرود، رنج‌های فراوان سیه چال زندان، در هم نشکسته عزمتان را رفقا، این دنیای بیداد با رنج ما آباد، کجایش زندانمان نبوده رفقا. برخیزیم برخیزیم برخیزیم، چشم دریده مرگ عربده سرکوب، در پیشگاه عزمتان خمیده رفقا، رزم بیباکتان نیرو بخش ما شد، در راهی که رفتید را سپاریم رفقا، تا برابری محو بردگی، تا برافتد رنج انسان از جهان رفقا، با امید فتح روز پیروزی، استواریم بر این پیمان با شما رفقا. برخیزیم برخیزیم برخیزیم، چشم دریده مرگ عربده سرکوب، در پیشگاه عزمتان خمیده رفقا، رزم بیباکتان نیرو بخش ما شد، در راهی که رفتید را سپاریم رفقا. ایسا یک دقیقه به دنگی گویادی هاور عزیز و خوشویستمان مجید الهی را گریم و دوجار به دنگی که بسرود هاور عزیزمان کاوه اتشین اشکر. بی مرگی ایوان نای سرشانی که وکن رمان، همی مرگی ایوان نای سرشانی که وکن رمان، همی ایوا توریوقین، همی ایوا توجموتین، همی ایوا تین بو هزبو بو پیشیوری، آزیستدین پشروان و رو به باکیتان، سامی مرگی تشکان، مرگی به باکانتان، زبونی سر کتکرانی عشق رازران، kolay biru bavartan, irade bitsevi emay bahamunwan, bareza yanbazitan, laure bazay khoy bareza re rızgariyan, rızgari bashi insan, bu azadi bu sosyalizm yakcariya, Ali beyani azadi dilan hamu lan ki şadi yatsan da key, davar beyani şadi azadi yatsan da key,
لبر بیانی شادی آزادی عزیزترین پیشروان ولو به باکیتان سامی مرگی تکشکان مرگی به باکانتان زبونی سرکت کرانی اشک رازران بلای بیرو باورتان اراده تبی ایمی با همونوان بری بیانی آزادی دلن همولن کی شادی یادتان دکه لبر بیانی شادی آزادی بیابانو کوچه شاران او استعیبینه شپل شپل دریای خباتیل مجددا هر سنگره کی برزی کیوان alay sure Kabe yadi eva halkira havari zindana kan perde şevi raşlada da şevgar şehteka bari beyani azadi dilan ham lan ki şadi yattandaki kak macid yan لبر بیانی شادی آزادی یادتان دکی لبر بیانی شادی آزادی برزو برز بی یادی خوشویسی کاک ماجد هر وها یادی گیان برخوانی رگه آزادی و سوسیالیزمی برزو برز بی سلام رسمی بکای هاویان چه موزیک هست؟ سپاسی که زنیم با همکشی و همخمیتن با برای گیرانی فرصت که واقعا سپایی دو منطانیه و بردش شریدن که چند سال پیش به کردستان بود دایکی مجید فوتی کرده بود مجید گفت انسکای پیمتم اگر رشتی بسه قولکی دایکم برای بردو پولیسا خبرکی بیره بود امشو که حتی لبیمارستان دواکاری نکردم تا هر وقت نشتمن او پول بردم که من قوله کردم استبیم خود دواکاری کردم بهن میجگم
عزیزان و خۆشەویستان بەخێربێن بۆ ئەم ئێوارە کۆڕی ڕێزگرتن لە یان و یادی هاوڕێ عزیز و خۆشەویستمان ماجید ئیلاهی. زۆر سپاس کە ئەم چەند سەعاتە لەگەڵمان بوون و ئەمە سوکنایی دڵی بێگومان فەنانەک و مناڵەکان دێت و ئێمەش. یادی هاوڕێ کاک ماجید و هەموو ئەو ئازیزانەی کە تا ئێستا لەلامان نەماون بەرز و بەڕێز بێت. بەڕێزان، کورتێک لە شێرێکتان پێشکەشەکەم کە هاوڕێیەکی نەناسرا و کاتی خۆی بۆ یادی گیانبەخت کردوانی گوردانی شوانی وتووە. هەر کاتێک هاوڕێک ئازیزێک لەدەست دەدەین، ئەم شێعرانە کە لە کاتی تایبەتدا وتراوە یاد و بیرەوەری تایبەت زیندوو دەکاتەوە. یادی هاوڕێیان بێدەنگێکی ژاناوی بوو، شارێک بە پەرۆشەوە چاوی لە چیابڕی بوو، تەمێکی ڕەشتر لە کوچکە ڕەش چیاکانی داپۆشی بوو. ئاسمان وەکو قینێک گڕی گرت بێ لە گەروودا نەی دەتوانی بێتە زمان، لەپەر دایکێک هاتە خرۆش بڵێ چی بووە هەوری ڕەشپۆش. بۆ چەند شەوە ئەستێرەکان بە ئاسمانەوە نابینم، بۆ چیاکان وا بە پەرۆش دەبینم، بۆ چەند شەوە خەونی ناخۆش دەبینم. لە خەونمدا سیروان دەگریا، ڕۆڵەکانم تارمایی و شەوزەنگ دەوریدا بوون و دەستە دەستە بەستەی سەربەستی لەسەر زار بەرەو پیری مردن دەچوون. دێوەزمەی مەرگ لە حەنای ورەی بەرزی هەڵۆکانم چۆکی دەلەرزی. بێدەنگێکی ژاناوی بوو، هەورەکان بەدەمژانەوە ئەتلانەوە و دەیانگریاند، بڵێ چی بووە هەوری ڕەشپۆش. بروسکە بوو لەپەر خریشاندی، بروسکە بوو لەپەر شریخاندی، دەڵێ ئەمڕۆ کە دیسان دڵم خەفەتبارە، وا هەڵۆیەکی دیکە پێشمەرگەیەکی دیکەی ڕێگای ئازادی و بەختەوەری ئینسانەکان، پێشمەرگەی کۆمەڵە لە شەقەی شاباڵیدا و تا بفڕێ بۆ لوتکە بەرزەکانی بۆ دوندی ئارزوەکانی. هاوڕێ، تۆ هەموو سفاتی ئینسانێکی بێوێنە تێدا بوو، داخی دەردی تۆ بەقەدەر قورسایی کێوی ئاربەبا و دووزینە و جەرگم دەبژێنە. داخی گرانم کە نەتوانی جارێکی تر بڕۆیتە ئاربەبا و لەوێ لە لای تاقەداردا بنیشیت و لەگەڵ هاوڕێکانت بە کتری ڕەشەکە چایەک دروستکەیت و چاو لە شارە جوانەکەی بانەکەیت. خۆشەویستی تۆ لە لای ئازیزانت، لە لای هاوڕێیانت وەک خۆشەویستی بۆ گوڵی زەرد و سووری سڵەیمان بەگی بانەیە. ئێستا وا هەر هەموویان خەفەتبارن بۆ هاوڕێکەیان کە لە خۆیان بەرزتر بوو بەجێی هێشتن. ئێستا تاقەدار تۆ دەدوێنێ و دەڵێ یادت بەخێر هاوڕێی ماندوونەناس، ئاڵای سووری ئامانجە بەرزەکانت، ئامانجە بەرزەکانی کۆمەڵەکەمان لەسەر دەستی هاوڕێکانت هەروە شەکاوەیە. یادت بەرز و بەڕێز بێت. یادنامەی هاوڕێ ماجید یەکێک لەو دەگمەندیان دامانەیە کە هەموو زانیاریەکانی ژیانی لە زمانی خۆیەوە وتراوە کە پێش کۆچکردنی تۆماری کردووە. هاوڕێ ماجید ئیلاهی لە ساڵی 1343 هەتاوی لە شاری بانە لە باوەشی خێزانێکی مام ناوەندی لەدایک بوو. هەر لە بانەش گەورە بوو و تا ساڵی 2 ناوەندی واتە 2 ڕاهنمایی دەرسی خوێندووە. لەو ساڵانەیە هاوکات بوو لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی ئێران. هەر لە کاتی تازەلاویەوە زۆر بەگێر و خۆشەی ناو کۆمەڵگا و تەنانەت ناو بنەماڵەی خۆی ئازاری کێشا، بەڵام هۆیەکانی نەدەزانی
و ئەوەیش زۆرتری ئازارەدا. لە کاتی سەرهەڵدانی شۆڕشی ئێران لە سیاسەت تێگەیشتنێکی ئەوتۆی نەبوو، بەڵام لە دڵەوە خۆی بەربەشێک لەو کاروانە دەزانی کە دشت بە زۆر و زۆر ڕاوەستابوون. دوجار شۆڕشی گەلانی ئێران بەربڵاوتر بووەوە و هەڵوێستی سیاسی گرتن بۆ هەر تاکێک وەکو ئەرکێکی گرینی لێهات. ماجێکی ئازیز دەیگەڕێتەوە کە ئەو سەردەمانە مامۆستاکانی مەکتەبەکەی لەوانە هاوڕێیان بەختکردو کاک جەلالی مەحزوونی و هەروەها بەڕێز کاک ناجێری عەزیمی وەک یەکەمین مامۆستاکانی مەکتەبی سیاسی ئەو بوون. ماجی زۆر یادیان لێکات کە بە تێگەیشتووی و بە هەڵوێستبوونی بە دەربەست زۆر کاریگەریان لەسەر ئەو بووە. لە ناو کلاسەکان زۆر لەسەر ڕیشە و بنەڕەتی ناوکۆتەکانی ناو کۆمەلگا هەژاری زۆر و ژێردەستەیی لێکدانەوە قسەباسیان کردووە و ئەو قسەباسە سیاسیانە زۆر لە پرسیارەکانی ماجیدیان وەڵام داوەتەوە. ئەمە سەرەتای دەستپێکی ڕاکێشانی هاوڕێ ماجید بەرەو هەڵسوڕانی سیاسی بووە و ئەو دەم لاپەڕەیەکی نوێ لە ژیانی هەڵەدرێتەوە. زۆر بە گەرموگوڕی بەشداری هەڵسوڕانی سیاسی لە شاری بانە بووە. لەو سەردەمەدا خەڵکی ئازادی خواست و هاوڕێ ماجیدیش لە کۆمەڵگای ئازادی کوردستان بۆ تێگەیشتنی زۆرتر لە بارودۆخی نوێ کەڵ وەرەگرن. هاوڕێ ماجید ئەیگەڕێتەوە کە ئەڵێ لە کۆبوونەوە و میتینگەکان زۆر بەشداری کردووە، لە ناو مەقەڕەکان گوێبیستی قسە و باسە سیاسیەکان بوو. لە ساڵی 1359 هەتاوی پێشمەرگەکان شار بەجێ دێڵن بۆ هاوڕێ ماجیدیش لەگەڵ چەند کەس لە هاوڕێیانی هاوتەمەنی خۆی بڕیاری چوونە دەرەوە لە شارەدات. ئەوان خۆیان ئەگەێنە لای مەقەڕەکانی کۆمەڵە لە دەوروبەری شاری بانە. جارێکی دیکە لەوێ تووشی هاوڕێ گیانبەختکردو و کاک جەلالی مەحزوونیە بێت کە ئەو دەم ئەو بەرپرسی یەکێک لە پەلەکانی پێشمەرگەی کۆمەڵە بووە. هاوڕێ ماجید لەگەڵ ئەو پەلە بەرەو دۆڵی نجنێ کە شوێنی کومیتە ناوچەی بانە بووە ڕێەکەوێت. بەهۆی کەم تەمەنی و چەکداری ناکەن و ئەرکی پەیوەندیەکان و هەروەها بڵاوکردنەوەی گۆڤاری خەبەرنامە لە شوێنە جۆراوجۆرەکانی ناوچەی بانی پێسپێرێت. دوای ساڵی چەکدارەکرێت و ماوەیەک لە بەشی گوبریکات کارەکات. دوجار ئەچێتە ناو پەلە پێشمەرگە و لە چەند ئەمەلیات بەشداریەکات. لە ساڵی 1362 هەتاوی لە نزیک ئاوایی بەردەبوو بە توندی دەسولاقی بریندار بێت. بە جۆرێک کەچی ناتوانێت وەک پێشمەرگە لە ناو پەلدا بمێنێتەوە و هەڵسوڵاوی نیزامی بێت. هاوڕێ ماجید ڕەوانەی مەقڕی ناوەندیە کرێت و لەوێش هەموو ئەرکەکانی خۆی بەدڵ و بەگیان بەڕێوە ئەبات. بەهۆی کێشەی جسمی کە دوای برینداربوونی تووشی هاتبوو، کۆمەڵە هاوڕێ ماجید لە ساڵی 1368 هەتاوی واتە 1989 زایری بە مەبەستی معالجەکردن ڕەوانەی ئوروپاکە و لە وڵاتی سوئێد نیشتەجێ بێت. دیسانەوە لاپەڕەیەکی دیکە لە ژیانی هاوڕێ ماجید لە هەندەران دەست پێیەکات. زمان فێرە بێت، کارەکات، هاوسەرگیریەکات و ئەبێتە باوکی دوو مناڵ بناوەکانی لونا و باشوان. چەندین ساڵ پێش ئیستا تووشی نەخۆشی سەرەتانە بێت. ساڵانێکی زۆر هاتوچوو لای دکتۆرەکات کە لە هاوینی ئەم ساڵ دکتۆرەکان مژدەی چاکبوونەوەی پێدەن. زۆری پێدڵخۆش بوو، دەوروبەری زۆریان پێ خۆش بوو و هەموو لەو خەبەرە خۆشە زۆر خۆشحاڵ بوو. بەڵام ئەم هەواڵە خۆشە زۆر کورتماوە بوو. دوای چەند مانگ تووشی ئازاری زۆرە بێت و دوجار دکتۆرەکان بۆی باسەکان کە بەداخەوە دیسانەوە سەرەتانەکە سەری هەڵداوەتەوە و ئەم جارە داوێتە سەر ئێسکی و دەرمان چارەسەری ناکە. بەداخەوە هاوڕێ ماجید لە ڕۆژی 27 نوامبری 2022 دڵی پڕ لە هیوای لە لێدان کەوت و لە ژیان ماڵاوایی کرد. هاوڕێ ماجید کەم ژیانی کرد و بە پەلێش جێهێشتی. لە ڕاستیدا کاتی بۆ مناڵی و گەنجەتیش نەبوو. زۆر زوو تێکەڵ بە کاروباری سیاسی بوو. لە ناو جەرگەی شۆڕش گەورە بوو، پێگەیشت، تەنانەت بۆ چرکەیەکیش لەسەر ڕێبازێک کە خۆی هەڵی بژار بوو نەکەوتە دوو دڵی و دڵەڵاوکێ و تا دوایی هەناسەی بەو ڕێبازەوە پادار مایەوە. یادی ئازیزی بەرز بەڕێز.
ئێستش داواکەین هەوڕعادم پەیامەکەش. خۆشەویستان بنەماڵی ئازیزی کاک ماجێت لەلایەن سەرجەمی ڕێزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمونیستی ئێرانەوە بەدڵ سەرخۆشی لە هەمووتانەکە و زۆر سوپاسیش کە ئەمەکناسیتان لە خۆ نیشاندا و لەم کۆڕە کە بۆ یادبوونی زۆر خۆشەویست کاک ماجد سازکراوە بەشداریەکە. ئێوە ئاشنا هەن لەگەڵەوەی کە هەرکام لە هاوڕێیانی ناو کۆمەڵە یان بەختەکەن جوانی کە ئێستا ئەندامی ئەم ڕێکخراوە بن، جوانی کە نەبن و کەسایەتی سەربەخۆ بن یا ئەندامی ڕێکخراوەیەکی تر بن، بەڵام ئەو مێژووە هاوبەشیان هەبوو بێت لە شخصیەتی بەرجەستەیان لە خصوصیاتی فەردیان باسەکرێن. تەبیعەتەن ئەوە ناحەقی نییە، ئەوە کارێکی ڕەوایە لە مەودەی تەکتەکی ئەو خۆشەویستانەوە ئەبێ بوترێ و هەروەها لە سەبارەت بە کاک ماجدی زۆر خۆشەویست. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە بۆ ناساندنی کەسایەتی بەرجەستەی ئاوا هاوڕێیانەیەک ئەبێ هەر ئەو مێژوەی هاوڕێگەلاوێش کوتەیەکی لێرەوەرد لەو چوارچێوە پێگە و جێگای ئەم هاوڕێیانە ببینین و لەوێش بە تەئەکیدەوە بەرجەستەیەکەی بە باشتر دەبینین. ڕاستی کێ بوون ئەو کەسانە، کەسانی وەکو کاک ماجدی خۆشەویست و نەسڵا و هاوڕێتێک و شەرانەی کە ئێستا ئێمە بەداخەوە هەر بە مەودای هەر چەند ساڵێک بگرێت فاقیشەکەوێت چەند مانگێک مەرگی یەکێکیانە بینین چۆن ئەوانە پەروەردە بوون، شکلیان گر کەسایەتیان و ئەوانە چۆن ئێستا ئێمە لە ڕەفتاری خەڵکانی ئێستای کوردستان و ئێرانیان ئەبینی. ئەوان لە ڕاستیە لاوانی سەردەمی خۆیان بوون، یاخی بوون لەو هەلومەرجەی کە بەسەریانە سەپێنرا بوو. دەسەڵاتێکی دیکتاتۆری شا، هەلومەرجێکی تا بڵێ نامناسب و ناخۆشی ئابوودی، نەبوونی ئازادی، هاوکات توێژێکی بەربڵاوی کۆمەڵایەتی کە ئارزووی ژیانێکی باشتری لەسەرا بوو. لەلایەکی تیژەوە زۆربەیان کەسانی بوون کە جوێی خوارەوەترین توێژی کۆمەڵگا بوون. هەژار دەستکورد لە هەموو خۆشیەکانی ژیان بێبەری کرابوون، لە هیچ بەشێکی ژیانی خۆیان تەسیر و کاریگەریان نەبوو و ئەوەیان بەخۆیان ناڕەوا بینی. پێیان وا بۆ ئەوە ناتوانێت چارەنووسی ئەوان بێت و هیمەتیان کرد شۆڕشێکیان سازماندا. ڕژێمێکی دیکتاتۆر کە زۆر کەس پێی وانە بوو ئەبە ڕوخێت، ئەو ڕژیمیان ڕوخان ڕژێمیشە. لەوە ژواوەتر خۆیان ڕێکخست، خۆیان سازماندا بە هاتنە سەرکاری دەسەڵاتێکی کۆنەپەرستیتر، دیکتاتۆریتر، ئەوان تەسلیمی شەرایەت نەبوون و بەهۆی ڕێکخراوبوون و چالاکبوونیان دژی ئەو ڕژیمەش ڕاپەڕی و تەسلیمیەوە نەبوو کە چارەنووسیان دیسانەوە لایەن ڕژیمەکەەوە ڕقم خوا. دواتر کە پاشەکشیان پێ تەحمیل کرا، بۆ نمونە ناوچە ئازادکراوەکان لە کوردستان وەرگیرانەوە، خەباتی چەکداری کەم بووەوە. زۆر کەس لەوانەیە تەحلیلەوە بوو بێ کە ئەو خەباتی ئەو توێژە کۆمەڵایەتی ئەو نەسڵا کە بەو شێوە لە دژی دیکتاتۆری ڕاپەڕی بوون تر ئەوەش کەمە بێتەوە، ئەوانیش لەوانەیە ئەگەر سەردەمێک زۆر بڕوا بەخۆبوونێکی ئاستی سەرەوەیان هەبێ بۆ گەیشتون کە ئەرکێکی ئەوەندەیان لەدەست نایە بۆ بەرەنگاری لە بەرابەر و دوژمنە هارە. بەڵام هاوڕێیانێکی وەکو کاک ماجد نیشانیان نەخەوان نییە، کەسێکی شۆڕژگەر، کەسێکی ئازادی خواز، کەسێکی کۆمونیستی سۆسیالیست
بۆ پاشەکشیانە هیوای لێدەست نادا هەر بۆیە سەرەڵای هەموو گرفتێکی جسمیش کە هەبوو سەرەڵای هاتن بۆ وڵاتێکی ترگە لەگەڵیشی ئاشنا نەبوون ڕۆحیە و شووری مبارزاتی کەم نەبووەوە بە هەر شێوەیە کە بۆیان کرا خەباتیان درێژە پێداوە کاک ماجد نمونەیەکی باشیەوە بوو کە هاوڕێگە لاوێژ لە بەشە لە قسەکانی ئاشارەی پێکرد بە هەر شێوەیەک بوو تەنانەت لە هەندرانی ژەو خەباتەی درێژە پێدا ئێستا ئێمە ئەبینین نەسڵێکی تازە بە وێنەی نسلی کاک ماجدی خۆشەویست لە دژی دیکتاتۆری ڕژیمی ئیسلامی ڕاپەڕێنن ئەوانە گوێڕایەڵی هیچ دابوونەری تێک نین کە ئەوان تەسلیمی شەرایەت بکەن ئەوانیش کەسانێک بوو کە لە هەموو خۆشیەکانی ژیان بێبەری بوون لە هیچ نەوعە دەسەڵاتێک کە داهاتوویان دیاری بکە دەخالت نەدراون بەڵام تەسلیم دەبنەوە ئەبینی کە چۆن ڕاپەڕیون ئێستا لە کۆمەلگای ئێرانی کوردستان ئێمە کاتێک ئەو خەتە مێژوویە ئەبینی کە زەحمەت و لەخۆبردووی و تێکۆشانی کاک ماجد و کاک ماجدەکان ڕەنج بە خەسار نەبووە وەها نەبووە ئەوان چونکە لە دەهەی 60 دەستیان کرد بە خەبات و تێکۆشان لە گیانی خۆشیان گوزەریان کرد ئەو کات ئەو ڕژیمان بۆ نەڕووخایەتر ئاسوار و تەئسیراتی چالاکەکەیان نەماوە ئێستا ئێمە لە ڕەفتاری لاوانی ناو کۆمەلگا تەئسیر و کاریگەری و نەتیجەی زەحمەتەکانی کاک ماجد و هاوڕێیانی کاک ماجد دەبینی بۆیە من هیچ شکم لەوادا نییە کە کاک ماجدی خۆشەویست بە ئفتخارەوە ئاخرین نەفەسەکانی خۆی کێشاوە بە ئفتخارەوە چاوی لەو ڕابردووەی خۆی کردووە و دیویەتی کە چۆن ناخۆشیە کێشانەکانی ئەو شەو نخوونیەکانی ئەو ئازار کێشانەکانی ئەو وە زەحمەتەکانی ئەو ئێستا لە ڕەفتاری نەسڵێکی تازەی ئەو کۆمەلگا خەریکە خۆ نیشانەدا و بە تەئکیدەوە بە گەیشتن بە دوا ڕۆژی ئازادیش ئێمە لە کۆڕ و کۆمەڵی نەک بە ئەندازەی ئێستا بگرە چەند بەرابەر بەربڵاوتر لە شارەکانی کوردستان یاد دەکەین لە ماجد و هاوڕێیانی تری وەکو کاک ماجد ئەرزش دائەنێن بۆ زەحمەت و تێکۆشانەکانیان و ئەڵێن ئەوەی کە بەدەستمان هێناوە و بە تەکیدەوە نەسڵانی داهاتوو شەرەواڵێن ئەوەی بەدەست هاتووە نەتیجەی کار و فعالیەت و تێکۆشانی کاک ماجد و هاوڕێیانێکی تری وەکو کاک ماجدە کە تا ئاخرین کاتەکانی ژیانیان وەفادارمانەوە بە ئارەزوی و ئەهدافی ڕزگاری ئینسان لە دەست چەوسانەوە جارێکی تر لە بنەماڵەی خۆشەویستی کاک ماجد سەرخۆشیەکەم و سپاس بۆ ئێوەش کە لەو کۆڕە بەشداری ئێستش داواکەین لە هاوڕێ لە تیڤی پرەسا بفەرمێ بە پەیامی کاک عەلی ئیلاهی برای کاک ماجدمان بۆ وەسکە هاوڕێیان و خۆشەویستان ئامادەبوانی هێژا هاوسەنگەرانی کاک ماجید من زۆر بە کورتی پەیامەکەی کاک عەلی برای ماجید لە شاری بانەوە خوێنمەوەی زۆر کاتان ناگرم مەزانم ماندوون پێشەگی ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو هاوسەنگەران و هاوڕێیانی ماجید لە ڕێی دوورەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە شارە جوانەکەی ماجیدی خۆشەویستم برای ئازیزم دەستی دانەدانەتان بە گەرمی ئەگوشم سپاس و پێزانینی ڕێزی بنەماڵەی ئێمە و کەسوکاری ماجید لە شاری بانەوە تکایە لێمان قبوڵکەن بەڕاستی ئێمە شانازی ئەەکەین بەبوونی ئێوە بە هاوسەنگەرانێکی کە چ کاتێک کە ماجید پێشمەرگەی کۆمەڵە بوو هاوپشت و هاوسۆز و هاو خەباتی بوون و ئێستش لە ئاخرین چرکە ساتەکانی برای ئازیز و خۆشەویستمان بەڕاستی لە پاڵیامانەوە و بە تەنها بەجێتان نەهێشت سەرێکی ڕێز و نەوازشم بۆ دانە بدانەی ئێوەیە زۆر سپاستانەکەم هیوادارم بتوانین ڕۆژێک لە ڕۆژان تۆزێک لەو هەموو زەحمەت و خەمخۆری و دڵسۆزی و وەفاداری ئێوە بۆ برا خۆشەویستەکەمان تۆزە لەگەڵ ئێش و هەزارەکانی ئێوە لە ڕۆژە تەنگانەکانە لەگەڵتان بین زۆر سپاستانەکەم فەرانێک گیان دڵسۆز زۆر سپاست دەکەم کە تۆ ئەم ماوە وەکو هاوژینێکی دڵسۆز
لەگەڵ براکەم لەگەڵ ئێش و ئازاری نەخۆشەکەی دوور لە کەسوکاری دوور لە ئازیزانی بەردەوام لەگەڵی بوویت و لە ئێش و ئازارەکانی تەنها نێشتەوە. بەڕاستی من شانازیت پێوە ئەەکەم، بەڕاستی من شانازیت پێوە ئەەکەم و وشەیەک شت نابم کە باسی وەسپی تۆ بکەم، تەنها ئەڵەم تۆ دایکێکی زۆر مێهرەبانی. دوو برازا خۆشەویستەکەم، لونا گیان، باشوان گیان، نووری چاوەکانم. ئەزانم ئێوە باوکی خۆشەویست، برای خۆشەویستم لە دەستان ناوە، بەڵام هیچم لەگەڵ ناکرێت لە ڕێی دوورەوە. تەنها شتێکە ئەتوانم بە گەرمی تێر لە ئامێستا نەگرم، چونکە ئێوە تەنها یادگاری جوانەکەی برا ئازیزەکە من کە 43 ساڵە نەمدیوە. بۆنتان پێوە ئەکەم چونکە بۆنی ماجیتان لێدێ. تەنها یادگاری ماجیدن کە بۆ من ماون، بەڵام دنیام دایکە دڵسۆزەکەت باشوان گیان بە دنیاییەوە جێگەی ماجیدێ بۆ پڕ ئەکاتەوە. ئەمە پەیامی کار عەلی برای ماجید بوو لە شاری بانەوە، من دەستکاریم نەکرد و ئەی خۆی چۆن بووە واخۆنمەوە. لە کۆتایی ئەم ڕێوڕسمەیە من جارێکی تر لەلایەن فەرانەگەوە، لەلایەن لوناگیانەوە، لەلایەن باشوانەوە، لەلایەن بارخانمەوە، هەروەها لەلایەن هەموو ئەو هاوڕێیانەی کە لەم کۆمیتای هەن و ئەوانەشی کەنی دەستی دانەدانەتان بە گەرمی ئەبوشن. بەڕاستی من خۆشم شانازی بە ئێوەکەم، خۆشم بە بەختەوەر ئەزانم کە هاوسەنگەرانێکی وەکو ئێوەم هەیە، مەگەر من بزانم ئێوە لەم ماوە چی تەلەفن کراوە بۆ دانە بەدانە نەک هەرلەوە. چەند هەموو ئامادەیەک ئێوە دەرتان بڕیوە، هەموو خەمخۆریە، هەموو دڵسۆزیە، ئەمەش هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو قوتابخانەی کە هەموومان شانازی پێوەکەی، جیاواز لەوەی بیر و باوەڕمان چیە. قوتابخانەکەی کۆمەڵە قوتابخانەکەی کاک فواد و کاک دکتۆر جەفەر و کاک سەدی. یادی ماجید و ماجدەکان بەرز و بەڕێز بێ. من زیاتر سەرتان ناشێنم، زۆر سپاستانەکەم، یەک دنیا مەمنون ماڵەوە. منیش بەش بەحاڵی خۆم ماڵەوەیتان لێ یەکەم سپاسی بەشداری دانە بەدانەتانەکەی بە هیوای لە خۆشیتانە ئێمە بەشدار بین. سپاس بۆ هەموو لایەن.